بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. شكرا. والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. عزيزانم زور خوشحالم كنخدمتنا وهل تأكيدا نسق سكاي موصى سربست من أوتي هم هل لقل قشة بيدانا يعني زور بدقمان أشنبو محاضراتي حزب وشوناني تدري من ده بواري اختصاصينا بدعوة ما كانوا الروم هل لقل قشة بيدانا واسترجع شمو بو قرداك لوجه هل لقل قشة بيدانا بويا هل لقل يواب إن شاء الله حتى نرجعنا به. عزيزة كانم بابت زورة وقصة زورة ومن براسي هل بطبيعتي خوم زور حزم لكاتي كمنية شكا بابت كان أوان وحزم لقفتقوية بلام قزري خوابو سوء تفاهم يكبو من بتمانا بما موعدها بو موعدية رمضان أبو بويا بنات شاريهات ما يستا أنا بويا دواني وروبويا كاتي كزيات ربويا بلام إن شاء الله أمي ذكين لم كاتا كما بطاني نوي كبيوست بيجيني أجرنا وبيغمري صلى الله عليه وسلم لبدايات الدعوة لدوري كعبدان يشتوب التنيا عبادتي يكر الله كابراك لدروي مكدي لقل عباسي ما يمكن صلى الله عليه وسلم بيك وبنا فرمي مكيه لو جاء شوك أوان رانا هاتون بوشوا عبادة كان لسدمي بيش هاتني إسلاما بتبرستي أوشتان أبو أيان دبيني بلانو غريب وبوشوا لدوري كعب عبادتك وتي هو برازاي منه على الدنيا بورمو بيغمبري آخر زمان مو دينا كما بلا بيتهم ولكاتك بيغمبري صلى الله عليه وسلم ككوتشك أبو مدينة متان قصكتان بيستوها لو زحمتنا راحتيا كمكافأة شي زور دان راو قلتني بيغمبري صلى الله عليه وسلم يا كشتني وهمو دجمنا كان لنا في العامان لو كاتا سرعة قدب ولا سرعة كابراء شي زور بنا بانك بو سوار شاشة شي عرب بوا قصة كيدو درجة من نايجرون بس أو لقطين ما بس بيغمبري صلى الله عليه وسلم فرمي سرعة قد شونا بنات بعض نكان كيسراب كي تدست طبعا زور غريب عندك شد هي مبيل لنا كينو امبراطوريتي ساساني يعني بابلين فرصة كان كيسرا زيكي 6000 سال تمانيتي وامبراطوريتي روميش چندها سال چند هزار سالك تمانيتي امانة جيش يعني او شون لافاو ديد كهجوم يعني كردو بوشونك أواكو لا فاروشتون أو نبغى بيسوار وصد سوار وأنا بني بيكو شوكا سيلتان بيستو خيندو تانتو ك أو جنگاني كرويا ولا نيوان بيغمبري صلى الله عليه وسلم وغيري بيغمبري خوال صد نفر يكبو زولا كان 1000 نفر يكبو زيادة كم تربو بيش قال فتح مكة عدد كي زور أبوه أوان صدان 1000 جيش يعني حاضر بوه هالشرك وأم جيشش ك هبوا جيشي روجود وروج نبوا جيشي تاريخي وهموي بنظام وبقيادة وبتكتيك وبأسلحة هيبت كشي بيغمبري صلى الله عليه وسلم لو كاتي كراوي يعني وبتنيا خوي أبو بكر وكابراء كتنا مجدي أوادا ككيسرا الروخي وسراقة لو سحرة عربية مازنكاني كانت دسي أو لسردمي إمام عمر ك بازنكان وكمن جوهرات كسرا هات بو مدينة إمام عمر ناردي بشان سراقة بوي أو خوني بيت ديو أو حديثي بيغمبري صلى الله عليه وسلم بجوي خوي ببيستيت لكاتي غزوي خندقة مسلمانان تنها همو مسلمان لنا ومكة مدينة وشوار دوري عن جيلا وبوهم وجيشان جيشي قوري همو قريشي ومشركين هاتون كخواي قولا بأحزاب ناريا باسولتي بنا ودا بزانوا كهمو حزب كان كوبونا توبا جولا كو أتباع كان يعني بولنا وبردني إسلام بيغمبري صلى الله عليه وسلم لو كاتا كتشالك هلا كان فرمي خواي قولا فتحي مدائني بوكردم خواي قولا فتحي فلانة شواني بوكردم أقر بلينا وبيغمبري صلى الله عليه وسلم وحي بهات وأصحابي دواي أو بياويك يوكو السعدي كوريا بوقاص كاتك جنگ بيت ليك شرع على النزيكي 1000 صحابيك شهيد بولا لشري فرسكانا
ئیمامی عومەر زۆر بێتاقەتە بێ مشاورەکە بە ئەسحاب چی بکەین و چی نەکەین ئەفەرمن سەعد بنێرە. سەعد کە ئەچێ ئەو سەعدەیە کە بیستوتانە و مارەکەی قادسیە ڕوئەدا و ئەو جێشە گەورەی فورسەکان لە ناوە بات. یان ئیمامی ئەبوو بەکر کاتێک کە قەعقاع ئەنێرێ بۆ لای خالید دەفەرمێەوە قەعقاعم بۆ ناردی هەر جێشێ قەعقاعی تیا بناشکێت بە 1000 نەفەر ڕوات. عەزیزەکانم ئەمانە پیاوی تاریخن، ئەمانە هەموو ئینسان بوون وەکو من و تۆ. لە سەردەمی دوای ئەوانە گردی قەتبەی کاتێ ئەمەویەکانە ڕوخێن یەکێک لە ئەمیری ئەمەویەکان ناوی عەبدوڕەحمانە پێوتری عەبدوڕەحمان الداخل، چونکە داخلی ئەو بەری جەزیرەی عەرەب و وەتەنی عەرەبیە بێت. عەبدوڕەحمان ڕائەکات لە عەباسیەکان، چونکە کە ئەوان هاتوونتە سەر حوکم هەموو ئومەراکانی عەباسیەکان ئەمەویەکان لە ناوە بن لە ترسیەوەی کە ئینقلاب نەکەنەوە بەسەریانە و خلافەت نەگرنەوە. عەبدوڕەحمان چەند ساڵ خۆی ئەشارەتەوە لە ئەخیرا ڕائەکا بۆ ئەو بەر بۆ ئیسپانیا، ئەچێ بۆ ئەندەلوس. عەبدوڕەحمان بە تەنیا خۆی ئەچێتە ئەوێ، بەڵێ پێشتر موسڵمان هەبوو و ئیسلام چوونەتە ئەو بەرەوە، بەڵام هەر بچکۆلە لە شوێنی هین بوون. عەبدوڕەحمان خۆی دێ ئەو دەوڵەتە گەورە دروستەکە، دەوڵەتی ئەندەلوس دروستەکە کە هەتا تاریخ مابێ و تا ئینسانیەت مابێ فەخر بە دەوڵەتی ئەندەلوسەوە کات لە عیلم و لە مەعریفەت و لە گەورەیی. یەک نەفەر ئەتوانێت شتێکی وا بکات 300 ساڵ حکمیان کرد. ئەگەر بڕوان بۆ ئەخیر دەوڵەتی خلافەت کە دەوڵەتی عوسمانی بوو ڕووخا، زۆر تەشجیعتان ئەەکەم کە سێری بکەن. من خۆم بۆ خۆم سێری هەموو حەلقەکانی ئارتوغرلم کردووە کە تقریبا 500 حەلقەیە، و سێری عوسمان ئەم شەو ئەخیر حەلقەم سەر کردووە کە دوێنێ دابەزی، وەی حەلقەی تری نەماوە چونکە چوارشەمان دابەزی، ئەم شەو ئەخیر حەلقەیم بینی. و سێری عەبدولحەمید دەکەم، سوڵتان عەبدولحەمید سێری ئەوانەکەن بۆ ئەوەی بزانن هیمەتی بەرز و خەونی گەورە چ پیاوێکی گەورە دروستەکات، چۆن تاریخە گۆڕێت. لە کاتێکا موسڵمانان لە قیمەی شکستان مەغۆلەکان کە وەکو ئاو وابوونەوە، وەکو ئاو جێشەکانیان هاتووە، جێشێکی تەبیعیش نا، چونکە هەندێک جێش هەبووە قیەم و ئەخلاقی تیا بووە. جێشی مەغۆلەکان هیچی تیا نەبووە، دایانە بە هەر شوێنێکە گەورە و بچووکیان کوشتووە، سووتاندوویانە، هیچیان نەهێڵاوە، یعنی لە ناویان بردوون. ئەوەی کە ئێستا پۆتینێکە هەر ئەو شتێکە ئەوە سیاسەت الأرض المحروقة کە ئەدەن بە هەر شوێنێکە ئەی سووتێنە ئیتر هیچی تیا نایەڵێ. يهلكون الحرث والنسل، نا نسل هێڵێ، نە نەوەکان هێڵێ، نە زەراعەت و دەشت و دەریش هێڵێ، هەمووی لەناوە بات. ئەلەو کاتە مەغۆلەکان عالەمی ئیسلامیان داگیر کردووە، لەولاوە بێزەنتەکان و سەلیبیەکان خەریکی حەربی سەلیبین. ئەلەو کاتە کابرایەک بە ناوی ئارتوغرل دێت لە قەبیلەیەکی تورکیە، عەشرەتێک بنەماڵەیەکە، چەکداری ئازای هەبوو، پیاوی هیممەت بەرز و گەورەی هەبوو، خۆشی قایدێکی گەورە بوو و لە هەمووی مهمتر کۆمەڵێ جەنگاوەری ئازا و سوارچاک و دڵسۆزی بە دەورا بوو. دڵسۆز بەو مانایی کە سەمعوتاعی هەبوو کە ئەوە حەزەکەم گەر مەجال بتۆزە قسەی لەسەرکەم دێت. ئالەو کاتا کە ئەو خەڵکەیتر هەمووی لە ترسی ئەوەی کە بژی، هەر بۆ ژیان بتوانێت بژی، بتوانێت بە حتا زۆر جار خیانەتیان کردووە، زۆر جار بوونەتە پیاوی ئەمە ئەو بۆی بژین، ئەو لێ ئەڵێ من دەوڵەتێک دروستەکەم جیهانە گۆڕم. خۆی نەیتوانی خەونەکەی بەدی بێنێ، بەڵێ هەنگاوی زۆر باشی نا، ئیشی زۆر گەورەی کرد، بەڵام عوسمانی کوڕی هات دوایەوەش عوسمان خەونەکەی ئەوی هێنا ئەو تۆوەی کە ئەو لە ناخیا هەبوو چاندی ئەو دەوڵەتە گەورەی دروست کرد، دەوڵەتی عوسمانی کە 600 ساڵ حکمی عالەمی ئیسلامیان کرد. 600 ساڵ. و لێرەش تەشجیعتانەکەم بچن بەڕاستی تاریخی دەوڵەتی عوسمانی بخوێنەوە، چونکە بەداخەوە ئەوەی کە لە مێژووە خوێندومانە لە مەکتەب و لەولاولا ناشرینکردنی دەوڵەتی عوسمانیە، باسی تورکچێتیە، باسی کۆمەڵە شتی ناشرینە کە ئەسڵ و ئەساسی نیە لە تاریخە. بەو حکومەی کە لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوترێت تاریخی موسڵمانان زیاتر ڕاستە نەک تاریخی ئیسلامی، چونکە تاریخی ئیسلامی تاریخی موسڵمانە. لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە حکمی ئینسانیەتمان کە کل بنی ئادەمە خەتا، هەموو کەس خەتای هەبووە، هەموو کەس هەڵەی کردووە. بۆیە لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنها پێغەمبەران مەعسوومن، هەر گونجێت لە بینی ئەصحابیش ئەو هەموو شەڕ و ئاژا و ناکۆچیە هەبووە بە ئەسبابی جیاجیا و بە نیەتی جیاجیا، بەڵام لە موجمەلیا نمونەیەکی زۆر جوان و بەرز بووە. دەوڵەتێک کە ئینسانیەتی لەو هەموو زەلیلیەت و لەو ناڕەحەتی و لە ناو برد، ئەو هەموو عیلم و معریفەتەی هێنا بچن بخوێنەوە چ خزمەتێکی گەورەی ئیسلامیان کردووە. سوڵتانێکی تورک دانیشتووە لە ئەستەمبول، لەو پەڕی ڤیەنا و
تا ئیسپانیا و لەم لاوە هەتا سەحرای عەرەبی و لێرەوە تا جەزیرەی عەرەب و لەولاشە تا هیندستان و پاکستان و تاجیکستان و ئەو مەنتیقانە هەمووی گوێڕایەڵی ئەو بوون، هەمووی گوێڕایەڵی ئەو بوون. ئەگەر ئەوەی کە باس دەکرێت لە تاریخە کابرایەک ئەوەندە زاڵم و ئەوەندە خوێن ڕێژ و ئەوەندە خراپ و ئەوەندە نازانم چی بوو بێ چ حاجە دێ کابرایەک لە هیندستانە کە بریتانیاش داگیری کردو ئێشتا مقاومە ئەکا و دڵسۆزی بۆ سوڵتان دەرەبڕێ. بەڵام لەم ئەخیرە ئەوان توانیان شەقکەنە نێوان موسڵمانانەوە بەم هەموو تەفرەقە و بەم هەموو شتەی کە بینیمان. سەید قوتب قسەیەکی زۆر جوان هەیە، فەرمێ سوێند بەخوا سەرکەوتن بەسەر سەرمانەوەیە، یعنی بۆی دوور بۆی نەڕۆی لەسەر سەرتە ئەڵە چاوەڕێی یەک وشەی خوایە بڵێ کون فەیەکون یەت سەرکەوتن دێت. بەڵام خەمی خۆتت بێت تۆ لەکوێیە ئەو سەرکەوتنایی، تۆ لەکوێیە ئەو سەرکەوتنایی. چەند ساڵێک لەمەوە پێش کەسمان وجودمان نەبوو لەم سەر زەویە، هیچ کام لە ئێمە چەند ساڵێک لەمەوە پێش کە لەوە چە بەتەمترین بەتەمەنترینتان من بم 50 ساڵ لەمەوە پێش وجودمان نەبووە، لەوە چە 50 ساڵێکی تریش کەسمان وجودی نەمێنە لەم سەر زەویە یان زیاتر. تەواو کۆتایی بە مەلەفی من و تۆ دێ هەموو شتێ تەواوە بێ. ئیتر ژیان چۆن بەردەوامە بێ، چی ئەبێ چی نابێ و مۆزوعێکی ترە. بەڵام تۆ چی بوویت؟ ملیارەها کەس لەم سەر زەویە ژیاوە هاتووە و ڕۆشتووە، کەس ناوی نازانێ، کەس باسی نازانێ. بەڵام کەسانێک هەن بە چاک یا بە خراپ هەتا بەشەریەت مابێ باسییان نەکات. بۆچی؟ چونکە جێکە پەنجەیانە سەر زەویە دیارە. چۆن نەتوانێت جێدەست و جێپەنجەی خۆت جێبێڵی بە خەونی گەورە بە هیممەت بەرزی. یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە ئینسان ئیسفادەی لێکە ئەزمموی ئەوانی تر عەزیزەکانم. ئێمە ئەزممونێکی دوور و درێژمان هەیە، پێویست ناکاتەوە ئەزممونە کە هەڵەیە دووبارەی کەیت و کە ئێمە کرد بێتمان. ئەزممون بۆ باشە تۆ بە ڕێگەیەکانە چی؟ یعنی ئێستا من ئەمەوێ بچم بۆ کەرکووک، برایەک لەوێ هاتوو تۆڵێ مامۆستا ئەم جادەیە قیرە و جوانە و خۆشە لێو بچی سەرکەوتووە بێ ئەم جادەیە قوڕ و چڵپاوە و بڕۆی سارەکەشت خەسارە بێ دەریژ ناچی. چی پێویستەکە من ئیتر ئەو کە دڵنیام ئەم برایە ڕازگۆیە چی پێویستەکە ئەو ڕێگە ناڕەحەتە بدەم بەرخۆم. بەداخەواڵم زۆر بەداخەوە خەڵکی ئێستا ڕێز و حرمەتم هەیە بۆ جەنابتان. ئەمە سیاسەتێکە هەر عیلمە، عیلم چەندین دراسات و بەحسی دراساتی لەسەر کراوە، چەندین کتێب هەیە لەو بوارە، خەریکی سیاسەتی هیچ و پوچکردنی خەڵکن. ئەوەیەکە لەو سیاسەتانەی کە دەوڵەتان و خەڵکان بەگیرێنن کە ئینسان تافیهکەن، کە ئینسانیش ئەو تەقەتەقە منم کە ئینسان تافیه بوو ئیتر بەشتی تافیهەوە مەشغوڵە، بە خەونی گەورەوە مەشغوڵ نابێ. نمونەیەکی بەسیطتان بۆ بێنمەوە، دەوڵەمەنێکی ئەم شارە کابرایەک کە لەم شارە زۆر دەوڵەمەنە، تۆ بچۆ بۆ لای بڵێ وەڵای مامۆستا عالیا دوکانە دابنین مەسەلەن فڵانەشت فرۆشین قازانجەکەین مانگیەوەی ملیۆنێک دینارمان دەستەکەوێ پێ و پێەکەنێ. بۆچی؟ چونکە ئەو خەریکی مەشروعی گەورەیە، ملیۆنە دینار لای ئەو لەوە هەر بیا بە بەردەستەکانی بۆ بێتاقەتی. بۆچی؟ چونکە ئەم پیاوە بەتەماشتی گەورەیە بیر لە شتی بچووک ناکاتوە. خەونی ژاوای عەزیزەکەم کاتێک کە ئینسان خەونی گەورەی هەبوو بیر لە شتی وردە ناکاتەوە. من زۆر دیقەتە دەم لەو گروپانەی ئێمە 1000 شتی جدی دابەزێنە کەس تەفاعولی لەگەڵ ناکە، یا زۆر بە کەمی تەفاعولی لەگەڵ ناکرێ. شتێکی فشقیات دابەزێنی، قسەیەکی تۆزە نوعی دابەزێنی، باسێکی بێتامەکەی، باسی حتا لە گروپی خۆشمانە ئیستیجابە زۆر بێ. کە یێتە سەر باسی غەیبەتکردن و گلەییکردن، دنیایەک مشارەکە هەیە. کە یێتە سەر باسی ئیشکردن زۆر بە کەمیان بەدەمتەوە. ئەو باسی خۆمانە کە ئێمە باشترینەکانین. بڕۆ دەرەوەی ئێمە، یعنی سەکێ لە سوشال میدیا باوی هەیە، ئەوانەی کە خەریکی شتی قۆڕن، کە قسەی قۆڕ و شەڕە جنێ و ئیلە ئاخری، ئەوەی کە شتی جوان نەڵێ کێ تەفاعولی لەگەڵاکە. بۆچی؟ چونکە ئینسان تافیه کراوە. ئینسان کە تافیه بوو بەشتی تافیهەوە مەشغوڵە. ئێستا هەمووتان هاتن لە ڕێگا، خەڵک بۆچیەوە مەشغوڵە؟ سارێکی 3-4 دەفتەری پێیە وەساوە لەسەری بانزینە لە نیوەشەوە بانزی نەگرێ. من ئەو پرسیارە لام سەر قسە بکەی وڵا کابرا لەوە چ خۆی وەزعی باش بێ وەزعی خەڵک نەزانێ. یعنی چی تۆ سارێکت کڕی و بە 3-4 دەفتەر ئامادەی 12 ساعت لەسەری بانزی نابۆسی. ئەگەر پارەت نییە سارەت بۆ کڕیوە. ئەگەر پارەشت هەیە قیمەتی کاتی تۆ بۆ شەوەیە لە 12 ساعت لەسەر ناوەستی بۆی 15,000 دینار بۆ بگەڕێتەوە. تەکسی ئەگەر بچێت تەکسی بکات
پارێکی زیاتر پێیاکە بیدا بەوە خۆشتنیان لەوە سەراوەساوە کابراگەر بتوانێت ئیش کات ئیش لەو دە 12 ساعت ناتوانێت دەونە پێیاکە 4 ئەوە پێیاکە 2 ئەوە پێیاکە یا ئەوە پێیاکە حەزەکەی خۆی نەدا خەڵک مەشغوڵەکرێت بە شتانێک و شتی گەورەی لەبیر دەچێتەوە بۆیە زۆربەی کات کە ئەوانەی خەونی گەورەیان هەبووە کە خەونی گەورەیان بۆ دەوروبەرەکان باس کردو پێیان ڕابواردووە گاڵتەیان پێ کردووە خۆی گەورە فەرمێت چی وەئیذا مەڕوا بهم یەتەغامەزون کاتێک کە ڕۆشتن بۆ ئەسحاب لە مەدینە ڕۆشتن بۆ شەڕی ڕۆمەکان منافقەکان چیان پێوتن پێەکەنین پیانەیە ئەمانە ئەڵێن هی نەکەین ڕۆمەکان پەتەکەین چونکە ڕۆمەکان ئەوان هەر خزمەکار وا ڕاهاتن خزمەکاری ئەوان بن یعنی غیرە خزمەکاری قبول نەبوو هەروکو ئینسانێکی تەعاملیان لەگەڵ نەکردووی ئەوەندە گەورە بوون ئەوان لای ئەمان بۆیە کاتێک کە ئینسان گەورەیە بێ بەچی گەورەیە بێ بە خەونی گەورە بە هیمەتبەرزی بڕۆن ژیانی گەورە پیاوان بخوێنەوە سیرە بخوێنەوە زۆر زەڕورە بۆ ئێوە عەزیزەکانم یەکێ لەو شتانەی کە بەڕاستی زەربەی لە ئێمە داوە و بە جددی ئیشی لەسەر کراوە هەر لەوەتی کە ئیسلام هەیە دوورخستنەوەی ئێمەیە لە قورئان لە خۆتان پرسن هەرێک لە ئێوە چەندێک لە قورئان شارەزایە باسی لەبەرکردن ناکەم وازە لەبەرکردن بێنە چونکە پیاوی گەورەیەک و خالیدوانە زۆر قورئانیان لەبەران نەبوو چەندێک لە قورئان تێگەیشتویت چەند تەفسیرت خوێندوتەوە تا ئیسا زۆربەی مناقەشاتی ئێمە کە بەرهەمینە هی ئەوەیە چونکە ئێمە خەریکی عەقڵکارین کاتێک کە خەریکی عەقڵکارین من ئەڵێم وا باشە وەڵێ وا باشە وەڵێ وا باشە وەڵێ وا باشە بۆچی چونکە ئینسانین هەمومان پێ باشە بەس کاتێک کە ئەگەر شارەزای قورئان بووی تەواو کۆتایی پێ بێت منێکی لەو شتانەی کە زۆر پێی مەعجەب بووم لە نەوەتەکانە مامۆسایەکم هەبوو ئێمە زۆر شارەزا نەبووین و بەتایبەت لەناو عالەمی سیاسەتوانەمان و مامۆستا فڵانە کە زوامان لێکا فڵانە کە زوا ئاڵێ طبعا خەفەتە بۆتە بۆ ئاڵێ ئەو نمونەیەکی سیرەی بۆی هێناین و ئاەتێکی قورئانی بۆی هێناین دڵمان مطمئین نەبووی زۆر جار ئەڵێ بۆچی یعنی بدایەت بجارێ مەقالەیەکیان لەسەر نووسین مامۆستا بۆ ئاڵێن ئەو ئاەتەی بۆ خوێندنەوە قەد بەدەت البەغضاء من ئەفواههم وما تخفي صدورهم أكبر زۆر معجەب بووم بەو ئاەتە کە پیسی و بۆگەنی لە دەمیان دەرچوو و ئەوەشی کە لە دڵیانایە زۆر لەوە گەورەترە هەموو ئەوەی کە لە ڕۆژانە ڕوئەدا بە شێوەی لە شێوەکان وەکو خوای گەورە خۆیە فەرمێت تەفسیلا لكل شيء هەموو شتێکی تایە ئەو سراعی کە ئەمڕۆ من و تۆ خەریکینی هەمووی لە قورئان هەیە هەموو تاریخ هەروە بووە هەموو تاریخ سراعی بینی حەق و باطڵە بە اختلافی کەسەکان و اختلافی زەمان و ژینگەکان بە وێنەی جیاواز کاتێک کە ئینسان دوورکەوتەوە لە قورئان بڕۆ سێری حادیسەی ئیفک بکە حەزەکەم زۆر بە تەفسیل ئەگەر خوا مۆڵەتی داواکەم لێتان محازەرێکی دوور و درێژم بۆ دابنێن لەسەر حادیسەی ئیفک کە چل شەو چ زەحمەتێک ڕووی لە موسڵمانێک کردووە ئێستا تۆ کە ئەبیسی خوشکێک قسەیەکی پێوتێ چەند ناڕەحەتی ژنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ڕەمزی ئەم دینەیە کە وەحی بۆ دێت ئیتیهامەکرێ بەوەی کە زینای کردووە صحابیەک لە گەورە پیاوانی ئیسلام اتهامەکرێ بەوە چل شەو خوای گەورە تەداخل ناکات چل شەو زۆر قورسە حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی زۆر بێتاقەتە بێ عایشە نێنێتەوە ماڵ باوکی لەناو صحابیا بێتە دەنگ و باس خوای گەورە کە قورئان دابەزێنە فەرمێ چی لا تحسبوه شرا لكم بل هو خير لكم حسابي ئەوە مەکەن کە ئەمە شەڕ بۆ ئێوە حسابی ئەوە کەن کە ئەمە خەیرە بۆ ئێوە یا ڕەبی خوایە چ خەیرێک لە مەوزوع هەیە ئاەتەکان بخوێنەوە إذ تلقونه بألسنتكم وتقولون بأفواهكم ما ليس لكم به علم وتحسبونه هينا وهو عند الله عظيم ئەو شتێکی ئێوە بەدەمتان ئێڵێن و ئەمە گێڕێتەوە بۆ ئەو باسێکا بۆ ئەو بەلای ئێوە شتێکی زۆر سادەیە وهو عند الله عظيم شتێکە خوای گەورە پێی بڵێ عظیم ئێستا ئێمە هەر لەو سۆشیال میدیایە بووترێ مامۆستا فڵان دزیەکی کردو مامۆستا فڵان لەگەڵ فڵان لەسی تێکەڵ کردو مامۆستا فڵان پارەی خواردووە خوشکە فڵان وای کردو من و تۆ بێسێ و دوو یەک بڵاوێکینەوە بە حتا هیچ نەبێت ناش خۆمان باوەڕی پێکەین کاک فڵان وەرە لێی گەڕێ بەخوا وێران بووە خوای گەورە فەرمێ یعظکم الله أن تعودوا لمثله أبدا نەسیحەتتان ئەەکەم ئامۆژگاریتان ئەەکەم هەرگیز جارێکی تر نەگەڕێنەوە بۆ شتانە ئاەتەکان زۆر بیخوێنەوە كأواني كإن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة للدنيا شاخوا الرسول كان نقل لقيامته أواني كحزكا لنا مسلماننا فاحشة بلاو بيتو يا أواني كاتهامي
خوشک و براکانیانەکەن بغەیری مەکتەسەبوو بە شتێک کە نەیان کردووە فقد احتملوا بهتانا وإثما عظيما یا وإثما مبينا ئەمانە هەمووی کاتێک کە تۆ فێری ئەوە ئەبی لەگەڵ قورئانە مامەڵەکەی کە شتێکێتە پێشەوە زانین چۆن مامەڵەی لەگەڵاکەی عەزیز دەکەم بڕۆ سیرە بخوێنەوە چی ڕووی داوە لە بینی ئەسحابە تا فێربی چۆن مامەڵەکەیت ئێمە زۆربەی کات تووڕابین من خۆم زۆر شتم بەسەر هاتووە زۆر جار پێمە وترێت بۆوان نەکەین بۆوان نەڵێن ئەڵێم وەڵی زۆر جارم باسی یوسفەکەین ناکرێت خۆمان یوسف نەبین کورە وەڵڵا ئەمە معقول نییە تۆ فڵانەکە زوای و پێڵە تۆ قسە ناکەی هەر لەناو خۆمانەوە زۆرە وەڵا فڵانەکە زوای پێوتمە چۆن من بێدەنگ بم پێ بڕۆ یوسف بخوێنەوە یوسف چییە کات یوسف ئەسڵەن دوای ئەو هەموو عەزاب و ناڕەحەتی و دوورکردنەوە ڕووی نایە بە براکانی بڵێ کە ئێوە خراپ بوون ئەڵێ چی بعد أن نزغ الشيطان بيني وبين إخوتي دوایەوەی کە شەیتان کەوتە نێوان من و براکانم نایکا بە خەتای شەیتان نایکا بە خەتای براکان باسی بیرەکە هەر ناکا بۆیان کە باوکی بە باوشێکە ئەڵێ وقد أحسن بي ربي إذ أخرجني من السجن ناڵە من البئر خۆی گەورە چاکەی لەگەڵا کردم کە لە سجن ڕزگاری کردم بڕۆ ژیانی ئیمان بەنا بخوێنەوە کە یەکێکە لەو کەسانەی کە من بەڕاستی ئامۆژگاریتانەکەم ساڵانە بیخوێنەوە ساڵانە چکە بۆ سەردەمی ئێمە زۆر زەڕورە پیاوێکی گەورەی وا لە کاتێکە کە خلافەتی ئیسلامی ڕووخاوە تەمەن ئێمە سەر ڕاهاتوین هاوانەی کە زوو سەردەمی بەعسمان بینیوە ئەزانین وەزع چۆن بوو گەنجی ئێستا بۆ ئینتیمای نەماوە هەموو شتێک خاتە ژێر پێی تۆ لە سەردەمێکە ئاژی کە دەوڵەتی ئیسلام حاکم بووە ئەو دەوڵەتە ڕووخێ و خەڵکانێکیان بە ناشرینترین شێوە دژی ئیسلام و دژی دیندارین و خەڵک تووشی ئیلحاد دەکەن و وەکو ئیسەش نەبووە کە ئەنتەرنێت هەبێ و عیلم هەبێ و معریفەت دەبێت تۆ بیگەێنی بە هەموو وەسیلەیەک خەریکی خەڵاتکردنی خەڵک بوون ئالەو کاتا گەنجێک دێت ئەچێتە لای ئەو هەموو شێخە گەورەی ئەزهەر و ئەو هەموو شێخە گەورەی ئیسلام هەمویان بەگریان وەڵامێدەنەوە کە هیچمان پێ ناکرێ و بەخوا ڕاست دەکرێت و ئیلا ئاخری بەس ئەو کۆڵ نادا ئەزانن ئیمان بەنا کە ئیخوانی دروست کرد تەمەنی چەند بوو 21 ساڵ 22 ساڵ تەمەنیەوە چەنە ئێستا ئێوە بەخوا تەمەن من خۆم خەڵکی قزم هەیە تەخەڕوجی کردووە دایکی ئیسە ژەرینێکە ئەڵە بەخوا مناڵ ئاگا لێبێ مامۆستا بەخوا بە کەڵکیەوە نایە 22 ساڵەیە ئومەتێک ڕزگارەکە عەزیزەکانم بڕۆم بزانن سەر داوای ئەم مەدرسەیە لە چەند وڵات هەیە چۆن خەڵکی لەو هەموو گومڕایی سەر لە شێواوی ڕزگار کرد ئەم داوایە خۆتان نەزان ئەگەر بەو دیویا کەوتی بەرەو خرافیات و بەرەو شتارێکی خراپەچ ئەگەر بەو دیوشا کەوتی بەرەو توندڕەوی و بەرەو ئەو داعش و هینە ئەڕۆی کە وەزعی لێ هاتووە هات ئومەتێکی ڕزگار کرد گەنجێکی 22 ساڵ مزەکەرەتەکانی بخێنەوە کە چۆ بۆ شوێنان لەبەرەوەی نەیاندیوە یعنی ئەڵێ لە بزەی لێوی شەخصەکان هەست مەکرد کە گاڵتەیان لێت بیستی بوویان حەسەن ئەفەندی وایە و حەسەن ئەفەندی وایە کاتێککە ڕۆشتۆ چۆن سەر جەنابی مامۆستا هاتبوویرە پێشوازی لێکرا کە ڕۆشتۆ بۆ شوێنێک ئەو هەموو شێخ و مەشایخە پێشوازیان لێ کردووە طبعا لە سەردەمی ئێمە کە ئێمە هەر لەم زۆر دوور نین لە ئێوە کەسێکی وەکوی ئەم پێشنەژی بکردای ملیان نەگرتوان هێنادووە ئەوانە کاکە تۆ سەرڕووتی پێشنەژی چیەکە یەکەیشی تۆیە پێشتر وا بوو ئەبوایە ئەمامەیەکت بەسەرەوە بێ و جلی مەلایل لەبەرابێ ئەو کڵاو بۆچی دانراوە لە میحرابەکانە بۆ دانراوە چکە نەئەکرا سەرڕوت پێشنێژێکا بۆیە هەر نائیلاج کڵاوێکەکەیتە سەر بۆی لەو سەرڕوتێ نەجات دەبێ ئەی 100 و ئەو ساڵ لەمەوە پێش 100 ساڵ لەمەوە پێش ئەبێ خەڵک چۆن بوو بێ خەڵک بەس گوێی لە مەلا و لە شێخ و لە مەشایخ گرتووە گەنجێکی ئاوا دێت کە ئەیان بینێم هەموو پیاوە گەورە چوو بە پێشوازی سەرەکە گەنجێکی قاد لەبەری جوانکی لێیە دێت لە سەردەمی خۆیان 1 ملیۆن شەنکەوتەی هەبوو عەزیزەکەم هەموو ئەو گەورە پیاوانەی تاریخ من و تۆ ئەتوانین لەوان گەورەتر بین بەڵام بەچی بە هیممەت بەرزی بە بۆ خواژیان بە خەونی گەورە کاتێک کە تۆ خەونی گەورەت بوو گوێ نادەیتە مشکلە من لە مالیزیا خوێندم تقریبا ساڵی 2010 تا 2014 لەوێ بووم خەڵکێکی زۆر هات زۆر پرسیاریان لێ کردم طبعا وێبسایتێکشم هەبوو هەرچی حیاتی ئەوێ دامناوە کتێبێکشم طبع کردو ئینشاءالله دەرچووە گەشتۆ کوردستان گۆشانیگایەک لە مالیزیا و لە ڕێنوێنە مەشکمە دەستان بگات ئەگەر ویستان تەفاسیلی ئەو چەند ساڵی تایە حەزەکەم بیخوێنەوە ناشیکەم بە هەدیە ئەمەیە بیکڕم بۆی فێری کتێب کڕین من هات نانۆ مامۆستا ژیان چۆنە لێرە
طبعا خەڵک حکایەتێویست بۆی بکەی خواردن چۆنە ژیان چۆنە خوێندن چۆنە ئەم وڵایەکەوێتە سەر ئەوەی کە تۆ هەدەفت چی هاتوویت ئەگەر خەونی گەورەت هەیە و ئەگەر ئامانجی گەورەت هەیە هەموو شتێک ئاسانە زەلام هەیە وەڵڵاهی تەلەبەی دکتۆرایە هاتووەتەوە بۆ ئێرە وتێتی وەڵای خواردن شتەکەی ناخۆشە برادەرە پێی وتمتی فڵان کەسێتی وڵای لەوێ خەتی ئینتەرنێت و شت باش نییە بۆ هاتووەتەوە یانی شتی وە عەجایب و غەرایبیانەوە تێکەنین تاات ئەوەی کە خەونی گەورەی بوو ناڕەحەتی نابیستێ ناڕەحەتی نابینێ خۆی بەشتی بچووک و وردەوە خەریک ناکات عەزیزەکەم ئێوە بیدایەتی تەمەنتانە ئەتوانن ئیشی زۆر زۆر گەورەکەن چ دکتۆرێک لەم کوردستانە زۆر زۆر مەشهورە تۆ توانین لەو مهمتر بی چ مهندسێ زۆر زۆر گەورەترە توانین لەوێ بی فیلمێک هەیە لەوە چ هەمووتان بینی بێتان ڕەزا مارمێلکە حەزەکەم سەیریکەن شتی زۆر جوانی تایە جایەکە لە قسەکانی ئەوەی ئەڵێ بەقەدر ژمارەی مرۆڤەکان ڕێگای گەیشتن بەخوا هەیە ئارتوغڕۆل لەو سەردەمەی کە لە خەیمە ئەژیان و لە دەشتا ئەژیان چەند شتێکیەوە دەیوت دەوڵەت تەنها جەنگاوەری پێویست نییە چکە لەو سەردەمە هەمووی شەڕ و شمشێر بووە و بە تیلوکەوان و بە شمشێر دەوڵەت پارێزراوە دەوڵەت پێویستی بە عولەمای گەورەیە و دەوڵەت پێویستی بە خەڵکی خاوەن میهنە و خاوەن پیشە هەیە جەماعەتی ئاخیینە بۆ وەکو هەر برایانی ئێستا پێیانتون ئاخیین کە زیاتر تەسەوفەکان و سۆفیەکان بوون ئەوان سەرپەرشتیان کردووە حرەفی بوون ئیشیان کردووە لە بازاڕە زۆر زۆر ئیحتیمامیان بەو کەسانە داوە وەکو پێم وتن وەکو سەید قوتبە فەرمێ سەرکەوتن لەسەر سەرۆیە بیل لە وەزع مەکەرەوە کە ئێستا هەیە چونکە ئەگەر خۆت بەستۆ بە واقعەوە هیچی پێ ناکرێ خوای گەورە ئەگەر ویستی ئومەتێک ڕزگارەکە بە یوسفێک کە لە سجنایە هەر دەقەیە ئێمە ئەهل بووین خوای گەورە وەکو یوسف یا ئەمانکە بە یوسف بۆ ڕزگارکردنی وڵات و میلەت یان یوسفێکمان بۆ ئەنێرێ بێتە خاوەنی وڵات و دەوڵەت ئەو کاتە یوسفەکان تۆیان پێویستە عەزیزەکەم زۆر حەیفە بگەڕێی بۆ ئەوەی کە بنکەیەکی تەندروستی دابنێی بە قیەم و ئەخلاق و ئەفکار و مەفاهیمی خۆمان خەڵکت دەست نەکەوێت زۆر حەیفە بتێ کۆمەڵە گروپێکی هەندەسی دابنێی خەڵکی باشی خۆمانە دەست نەکەوێت مامۆستایان ئیلە ئاخری لە کام بوارە تۆ ئەتوانیت حەزت هەیە ئەتوانی گەورە بیت چۆن لە زانکۆکان ئەم هەموو اختصاسە دانراوە من هیچ لە بیرکاری نازانم بەڵام ئەتوانم بە پرۆفیسۆر لە کوردیە لە جوغرافیا لە مێژووە لە هەندەسە لە فڵانە خوای گەورە بۆچی بەم هەموو ڕەنگە دروستی کردن وەکو مامۆستا فەرمووی ئەم هەموو ناوە و ئەم هەموو شکڵە جیاوازە هەن سێرمان کە نەک ئێمە ملیارەها کەس لەم سەرزەویە هەیە هەرەوەی چکە لە معجیزە گەورەکانی خوا هیچی لە یەک ناچێ خۆی سێمە دەفتەرە بێنین ڕستم دروستکەین دەموچاوە هەمومان ئەو شتانە ناکەین لە لاپەڕێکات چەند دەموچایە دروستکە هەموو یەک دروستەکەی نازانین زیاتر دروستکەی خوای گەورە هەر لەو گوێ و لووت و چاوینە ئەم هەموو شکڵی دروست کردووە ئەم هەموو تەڵایع جیاوازی دروست کردووە و ئەم هەموو خیبرە و مهاراتە جیاوازی دروست کردووە و پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم فەرمێ کل ميسر لما خلق له هەر کەسە خوای گەورە بۆ شتێکی داناوە هەر کەسە چۆن پرۆفیسۆری بەدەستیە لەو بوارەی کە خۆت هاتوێت لەو بوارەی خۆتا بەهەشت بەدەستێنیت قەت مەبە بە خەڵکی تر بە خۆت برادرێک جارێک لێی پرسیم مامۆستا چۆن خۆم بناسم بۆچی باشم شتم زۆر پێوە دەیشە لەو نمونانە حەزەکەم ئێوە ئیسفادەی لێکەن تم کاتێک کە چیرۆکێکە خوێنیتەوە کاتێک کە فلیمێکە بینی حەزت لە چ دەورێکە بزانە ئەوە تۆیت بەزومێ دەکەم حەزت لە دەورە خراپەکەنان پێ خۆت بدۆزەرەوە گیانەکەم ئەم قسانت بەلاوە خەیاڵ نەبێت ئەوە هەمووی نمونەی تاریخە من زۆر باسی اقتصاد دەکەم زۆر باسی شتی ترەکەم خۆم بۆ خۆم خەونی دەوڵەمەندبوونم نییە مەهاراتی ئەوەم هەیە توانای ئەوەم هەیە
لەوە جێگەر خی گەورە شتەمەندا تەمەنی ئەوەشم هەبێ و ئیشیشی لەسەرەکەم ئینشاڵڵا بەڵام خەونی ملیاردێریم نییە بەڵام دایم قسەکەم بۆ خەڵک بۆی ئەم خەونە نەقڵ بێت بۆ کەسێکی تر و بتوانێت بێتە ملیاردێر لەوە چێت تۆ نەتوانێت ئیشی زۆر گەورە بکەی بەڵام ئەکرێ ئەو خەونەی تۆ خەڵکانێکی تر بیکە هەمووتان لەبارەی مصعبی کوڕی عومەیر و بیستوتانە مصعب گەنجێکی جوانی مەدینە بووە گەنجێکی پێکەوتە و دەوڵەمەند بووە 13 ساڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەککە دعوەی کرد بە وەحی بەو هەموو ئەصحابەی کە لەگەڵیا بوو چەند سەد کەسێ مسلمان بوو مصعب گەنجە جوانەکە ئەچێتە مەدینە لە ماوەی ساڵێکە تەهیئەی دەوڵەتەکە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ماڵێک نەبوو ئیسلامەتی تێنەچێت طبعا ئەمە دراساتی زۆر مەسەلەی جغرافیا و طبیعی کەسەکان و شوێنەکە و ژینگەکە و إلى آخره مانەوانێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیتوانی و مصعب توانیوێتی بەڵام باز لە گەورەی مصعبە مصعب لە یەکەم ڕوبەڕووبوونەوە شەهید دەبێت ئوحود عەفوا شەهید دەبێت دەوڵەتی گەورەی ئیسلامی نەبینی ڕووخاندنی فورس و ڕۆمی نەبینی بەڵام مصعب سەعدەکانی دروست کرد سەعدەکانی دروست کرد کە بوونە پایەی ئیسلام لەواشێ تۆ نەتوانی ئیشی زۆر زۆر گەورە بکەیت لە ژیانی خۆتا بەڵام ئەکرێ کۆمەڵێک تەلەبە دروستکەی کە لە مستەقبەلە دەوڵەتی گەورە گەورە دروستکەن عەزیزەکەم بیر لەوە مەکەرەوە ئەمریکا چۆنە و ڕووس چۆنە و فڵان چۆنە ئەوە تا رووسیا بەو هەموو جەیشەیەوە واز لە ئەسلیحەکانیان بێنە جەیشەکانیان ئەوەندە عەقیدەی عەسکەرییان نییە دێت مرتەزەقە لە سووریا و لە فڵان و فڵانەوە با بۆ شەڕ مەغۆل ئەو هەموو جەیشە گەورە بە خەڵکێکی ڕەش و ڕوود لە ناو بران و بەعزێکیشی خوا هیدایەتیدان گەورەکانی هیدایەتدا و بوونێوانەوە مسلمان بوون و هاتنە ناو جەیشی ئیسلامی و بوونە خزمەکاری مسلمانان لەبەرەوە وەکو مامۆستا ناسری سوبحانیە فەرمێ چی ئەبێ و چی نابێ ئیشی تۆ نییە چی بکەم و چی نەکەم ئیشی من و تۆیە سبەینە من و تۆ ئەگەڕێنەوە بۆ لای خوای گەورە بڵێن خوای گیان ئەومان کرد ڕۆژە لە خزمەتی جەنابی دکتۆر عەلی قەرەداخیا بووم باسی ئەو ئایەتەی کرد وەبتەغوا إلەیه الوەسیلە وەسیلە مەبەستی ئەو وەسیلەیە نییە کە ئێمە دوعاکەین ئاتی محەمەد الوەسیلەتە والفەضیلە خوای گەورە وەسیلە مەکانەتێکە لە بەهەشتا دوعا بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو شوێنە بێ فەرمێن وەسیلە هەر وەسیلەی اعتیادیە ئەڵێ وەسیلەیە بگرە بەر بۆی تۆ بچیتە بەهەشت بێی بڵێ یا ڕەبی خوایە من لە قیامەتا بڵێ یا ڕەبی خوایە من خزمەتی دایک و باوکوم کرد من خزمەتی ئەم جەماعەم کرد من خزمەتی فکرم کرد من خزمەتی گەنجم کرد من خزمەتی قورئانم کرد شتێک بدۆزەرەوە بۆ خۆت کە شەفاعەتت بۆ بکە لای خوای گەورە شەفاعەتت بۆ بکە بۆچی بۆ ئەوەی بچیتە بەهەشت لە دنیایە بە گەورەی یەژیت ولا قیامەتی شهر گەورە بیت ولا تاریخی شە بە گەورەی یەمێنیتەوە بەچی بە هیمەتی بەرز بە خەونی گەورە خەونی گەورە بۆ خۆت دیاری بکە و طبعا ئەمە هەر دراساتی زۆر زۆرەیە من حەزەکەم ئەگەر خوا بیکا لە مستەقبەلا گروپێ دروستکەم هەر بۆ ئەم خەونە گەورەیە و چونکە قسەی زۆرە خەونی گەورە پیاوی گەورەیەوێ پیاوی گەورەش وەسیلەیەوێ ژینگەیەوێ و بۆ معلوماتتان من قەناعەتم وایە و بەپێی ئەو دراسات و شتانەشی کە خوێندومە تۆ ژینگەی خراپ باشترین ژینگەیە بۆی پێگەیاندنی ئینسان ئێمە زۆر جاڵین ژینگەکە مساعد نییە ژینگەی خراپ ئینسان پێگەیەنێ بۆچی چونکە عیلمەکەیە پێوترێ چینج مەنەجمنت ئیدارەت تەغییر چی ئینسان ئەگۆڕێ یەکێک لەو شتانەی کە ئینسان ئەگۆڕێ ئێش پێگەیشتنیەتی چەنێ ئێشی پێبگاوندە ئەگۆڕێ ئینسان و چەنێ ئازارەکەی سەخت بێ ئەوەندە ئەتوانێ بگۆڕێ کابرایەک تۆزی ئازاری هێ ناچی عەمەلیاتکە بۆچی چونکە ئازارەکەی هی ئەوە نیە عەمەلیاتکە بەڵام کە ئازارەکەی زۆر بوو ئامادەی پارێکی زۆر بدا ئامادەی وڵاتە وڵات بگەڕێ ئامادەی هەموو گیانی خۆی هەڵدڕێ بۆی نەجاتی بێ لەو ئازارە ئەو کەسانەی کە لە ژینگەیەکان وەڵڵاهی تۆ کە ئیسە ئێشت پێ نەگا کە گەنجە بینی ئەوەندە سەرگەردانە لە ئیمانەکەی خۆت بترسە لە دینی خۆت بترسە ئێمەشت زۆر کە مەزانین لە چاو ئێوە بڕۆ بزانە گەنج چۆن سەرگەردانە بڕۆ لەو مەحکەمانە پرسیار کە من بەعزە مەحامیە بینم وەڵڵا هەندێک کەیس باس دەکەن ئینسان بێ زەکات و لە هەموو شتێک کە ئەم ئینسانە چەندێ نزم بۆتەوە
چەندە نزم بۆ تۆ تکاد السەماوات یەتەفەتەرن خەریکە ئاسمانەکان هەڵەوەرن لەو شتانەی کە ئەوانەی هەڵێن لەو شتانەی کە ئەوانەی کەن یعنی میلەتی کورد وای لێ هاتبێ لەو فەیسبووکە کابرا پۆستێکی نائەخلاقی نادینی کوفردانێ ئەم عالەمە هەموو جنێ بەخوا بە پێغەمبەر دات زۆر بێشەرمانە بە پرۆفایلی خۆی و بە ناوی خۆی من تۆشمان پێ ناگات چیمان کردو بۆ ئەو خەڵکە چیمان کردووە واللهی کە ئێمە لە تەمەنی ئەوە بووین لە تەکسیا سەرەکەوتین ئەو چەند دقەیە کە لەناو تەکسیەکە بووین بە کابرامانەوە لە دەنگ و باسی بازار چۆنە بانزین چۆنە ڕستەق چۆنە بەس بۆ ئەوەی مەدخەلێ بکەینەوە دوو قسەی خێری بۆ بکەین یەک دقەمان بەزایع نەدا لە پاسە سەرەکەوتین لە ڕێگا قسەمان بۆ دەوروبەرمانە کرد ئەچوینە ماڵ خزمەکانمان نەمانەیە هەڵا شەوان دابنیشێ ئەو باسی فڵانکە ئەو باسی فڵانکە ئێمە بووینە سەنتەر و باسی دین و باسی خوا پێغەمبەرمان بۆ کردن ئێستا تۆ 4 ساڵ لەگەڵ تەلەبەیەکی ڕەفیقدایی سەرگەردانە ناتوانین چوار قسەی خێری بۆ بکەی هیمەت بەرزی تۆ لەکوێیە خەونی گەورەی تۆ لەکوێیە ئیمان بەنا لەو سەردەما ئەچوو لە قاوەخانەکان ئاگەڕا کێ لە ئێمە بیر لەوە کات تۆ بچێ لە نێرگەلەخانەیە دابنیشە چوار قسەی خێر بۆ خەڵکە تۆ وازانی کەمە ئەو شتانە یا وازانی تەئسیرت نییە لەم چەند ڕۆژە لە خزمەتی پیاوێکا بووم هەندێک باس و خواستمان کرد تەفاسیلی پێویست ناکا بڵێم بەڵام وتی مامۆستا بچین بۆ غەیری خۆمان نەک بۆ لای خۆمان وتی وەڵڵاهی مامۆستا فڵان و مامۆستا فڵان و مامۆستا فڵان چون بۆ لای فڵانە کەس وتی کابرا زۆر بەلایەوە غەریب بووە زۆر بەلایەوە غەریب بووە وتوێتی یعنی مامۆستا هێوا هاتون بۆ لای من چونکە خەڵکی باش ناچێ بۆ لایەوە باسی برادرە تری کرد وتی مەلایەک چۆتە گەڕەکێکەوە وعدیاوە هەموو ئەو ماڵانە بگەڕێ هەموو ئەو ماڵانە وتی بەبێ ئیسtisنا کێن و کێنین چکە تازە هاتۆ چواردۆری مزگەوت سەردانەکە وتی چۆتە ماڵێک کابرایەکە مەشروب خۆرە زۆر خراپە ئیلا ئاخری وتی کابرا زۆر شەرمەزار بوو مامۆستا تۆ هاتی بۆ لای من تی قسە و باسییان کردووە لە ئەسنای قسەکانە باسی خەڵکی خراپی بکە وتی کابرا دەوڵەمەنە زۆر وتێتی وەڵڵاهی ئەم هەفتە فڵانە کەسم بینەوە وایە وتێتی مامۆستانی خەڵکی وا هەیە لەم شارە وتی بەڵێ و مامۆستای خۆی بۆی گێڕامەوە خۆم لە مەجلیسەکە بووم ئەم هەفتەیە وتی زەلامەکەی بردووە لەگەڵ خۆی وتی بەخوا بێ بمبەی بۆ ئەو ماڵە وتی بردووم بۆ ئەو ماڵە کە لە چ وەزایەکان وتی سوێن بەخوا خانوویەکی بۆ دروست کردوون بەکەمی مەزانە عەزیزەکەم تۆ بەس حەرەکەت لەسەرە بەس حەرەکە ئەویتر لای خوایە دڵەکان لە بەینی ئەصبع الرەحمانایە لە بەینی پەنجەکانی خوایە ویستی بەم دیوە هەڵێجێڕێتەوە بۆ دیوە هەڵێجێڕێتەوە ئەو حەمزە شێرەی کە هەمومان فەخری پێوە ئەکەین و کە هەمویان لێ ترسان دەزانن بەچی موسڵمان بوو کاتێک هاتەوە بۆ لە ڕاو هاتەوە وتیان بڕۆ ئەبوو جەهل عەزیەتی پێغەمبەری داوە سەڵ سەلەم برازاکەتی داوە کاتێک کەیەت پێغەمبەر سەڵ سەلەم بە وەزعە بینێ تووڕا بێ لە ئەبوو جەهل ئەبوو جەهلیش یە بەرەو ڕووی و قسەیەکە قەوسێکی کێشە بە دەموچایە و ئەڵێ من لەسەر دینی ئەوە یەک موقیفە یەک موقیف لە تاریخە هەزارها نمونەی لەو بابەتە هەیە عەزیزەکانم تۆ جوهدی کە بەرەکەت لای خوایە والذین جاهدوا فينا لنهدينهم سبلنا تۆ بەس جیهادت لەسەرە بەس تێکۆشانت لەسەرە تەمەنی خۆتان زایع مەکەن حەیفە ئەو تەمەنەی ئێوە ئێستا ئێمە ئەزانین چ زەرێکمان کردووە ڕەغمی ئەو هەموو هەوڵوماندوونەوەی کردومانە لە ئیعدادیە من و ڕەفیقەکانم ئەزانین چیمان نەکرد هەفتەی وا بۆ 6 کتێبمان خوێندووە جەریدە و مجەلە کە ئەهات لە بسم اللهەکەومان خوێندن تا ئەخیرەکەی وەڵڵاهی کتێب ئاوەکو ئێستا نەبوو کە لە بەردەستی ئەوایە دەفتەریان بۆ ئێهێنام دەفتەر یا کتێبیان بۆ ئێهێنام یعنی ئەمە بخوێنەوە دەفتەرێکیش بکڕە لەسەری بنووسەوە چونکە نەبوو ئەو کاتە مەطبعەوشت نەبوو دایەتی نەوەتەکان یا نەمانەتوانین تەبعەکەین ئەهاتن چیمانە کرد ژیاننامەی سەحابیەکیان بۆ هێنان یا پیاوچاکێکیان بۆ هێنان ئەمان خوێندۆ لەگەڵیشە نوسخەیەکمان نووسی دوای دوو نسخەماندای و مامۆساکە ئەویش هەیە بە دوو کەسی تر وایە وانش دوو کەسی تر دوانێ تیان بنووسایەتەوە ئێستا ئەم هەموو کتێبە جوانە لە بەردەستی تۆ هەیە ئەم هەموو ئینتەرنێتە ئەم هەموو یوتیوبە تۆ چیەکەی خەریکی چی دیانی ژیان لە چیا خەسارەکەی بۆ ئیستفادەی لێ ناکەیت بۆ خۆ فێری زمان ناکەی ئەی هاوار بۆ خۆت فێری زمان ناکەی یانی
حيفە لانی کەم تۆ عەرەبی نازانی کە زمانی قورئانە دەست پێ بکە خوا خۆی یارمەتی دەدا ئەو هەموو مەزدەرە گەورە تۆ لێ بەشی زانی وەکو وایە تۆ بچیتە شوێنێک دەرگا بکەیت و هەمووی خەیر و بەرەکەت بێ بۆ تۆ دراکە لەسەر خۆت داخیت هەمووی خەیر و بەرەکەتە خوای گەورە تەلەڤیزیۆنی سمارتی داردۆ ئێستا نە پێویستە بە مۆبایل نە کۆمپیوتەرە ناهین هەر لە ماڵەوە لەسەر قەنەفەکە بەخۆ پاڵ دەرەوە تەلەڤیزیۆنەکەی تۆ یوتیوبە و لە هەر بوارێکە ئەتەوێ پڕە لە معلومات لە هەر بوارێکە ئەتەوێ جاران ئێمە پرسیارێکمان هەبوایە بۆیە 100 شوێن بگەڕاین تا جوابێکی دڵنیاکەرمان بدۆزیایەوە ئێستا چ پرسیارێکە دەی بیکە و بە 100 عالم جوابت باتەوە لە 100 مەستەرەوە جواب وەرگرە مشکلەیەکی تاریخی هەبوو نەمانەزانین چۆنە بڕۆ سەدان و هەزاران ڤیدیۆی تاریخی لەسەر هەر شتێک کە تۆ ئەتەوێ هەر شتێک ئەتەوێ بزانی سێرچ بکە بۆ خۆی بۆ خۆت بە دیارە دانیشە دەدانە سێرکرا بۆ نایکەن پڕەبی پڕ عەزیزەکەم کاتێکمان تەواو بووە ئاخر شت باسەکەم لەوە چەند جارە تریش ئەوانەی کە پێشتر لە خزمەتتانە باسم کرد یاسای دووهەمی گەرمی هەیە گۆڕی پڕ نور بێ مامۆستا بەختیار عەبدوڵای هەڵەبجە زۆر پێیەوتین ئەڵێ ئەگەر دوو تەن لە گەرمیە جیاواز بوون گەرما لە تەنی یەکەمەوە چێ بۆ تەنی دووهەم یا بە پێچەوانەوە تا یەکسانە بن پارچەیە سەوەڵە خەیتە ناو ئاوە کامیان بە قۆتر بوو یا سەوەڵەکە ئەگەر ئاوەکە زۆر سارد بوو ئەمێنێتەوە و سارد بە ساردی یان ئەگەر زۆر گەرم بوو سەوەڵەکە تان تۆ لە خۆیە ئەو زۆپایە کاتێک گەرمیەدا کە تۆ خۆی گەرمە بێت هیتەرێک دایەگرسێنی خۆی گەرمە بێ اینجا گەرمیەدا کاتێ ئینسان لە ناخۆ پڕ بوو پێبوو بوو ئەتوانێت دەوروبەرەکەی گەرم کاتەوە من تۆ بۆ ناتوانین قسەکەین بۆ دەوروبەرمان بۆ ناتوانین تاسیرکەین لەسەر دەوروبەرمان چونکە خۆمان ساردین بڕۆ خۆت گەرمکەوە بڕۆ خۆت گەرمکەوە بۆچی تۆ لە مەجلیسا دانیشی ڕوونایە قسە بکەیت چونکە پێت نییە بۆ ناوێری لەگەڵ ڕەفیقەکە تا قسە بکەیت چونکە پێت نییە بۆ ناوێری مبادرات بکەیت چونکە پێت نییە بەچی پێتە بێ بە یەکەم وشە کە دابەزی بۆ حەزرەت اقرأ باسم ربك الذي خلق بخوێنەوە عەزیزەکەم بخوێنەوە لە هەر بوارێک کاتێوە بخوێنەوە مەبە بە عالمێک لە بواری فکرا ببە مهندسێکی باش لە بوارەکەی خۆتا بخوێنەوە ببە دکتۆرێکی باش ببە مامۆستایەکی باش ببە کاسبکارێکی باش لە هەر بوارێک لە بوارەکانە کە خۆت حەزت لێیە ببە بە نمونە و ئەوە ڕێگای چوونە بەهەشتی تۆیە و ئەوە واجبی تۆیە قسەیەکی مامۆستا هەیە زۆر بەلاوە جوان بوو نەوەتەکان لە مەجلیسەکە کردبووی وتبووی ئێمەوە پێویستمان بە کۆمەڵە شێتی مولتەزیمیش هەیە کۆمەڵە شێتی مولتەزیم لەبەرەوە جەمع و جەماعەت دەوڵەتداری پێویستی بە چییە پێویستی بە هەموو تاقە و توانایەکە کە زیاد نییە خوای گەورە هیچ کەسی لەم سەرزەویە زیاد دروست نەکردووە بۆیە بزانم بۆچی بوارێک باشی هەوڵی بۆ بدە و من کاتەکە تەواو بێ لە خزمەتتانام حەزمەکە زیاتر لە خزمەتتان نابم لە فەیسبوک هەم لەو گروپانە هەم لە یوتیوب لە ڤایبەر لە واتساب لە هەر شوێویستان من لە خزمەتتان نابم داواکارم لە خوای گەورە لێمان قبوڵکە نیەتەکانمان پاکاتەوە بۆ خۆی و هیدایەتمان با بتوانین فەردێکی ساڵح بین و بەردەوام لە نوێژەکانتانە و لە سوجدەکانتانە دوعا بکەن بڵێن یا ڕەبی خوایە بەکارمان بێنی بۆ خزمەتی دینەکەی خۆت خوای گەورە بەکارمان بێنێت چونکە خوای گەورە پێویستی بە ئێمە نییە ئێمە پێویستمان بەخوایە و ئەگەر بتوانین شتێکی شکەین بەل الله یەمن عەلەیکم ئەن هەداکم للئیمان ئەوە منەتی خوای گەورەیە بەسەر ئێمەوە کە هیدایەتی یاوین بۆ ئەم ڕێگەیە خوای گەورە لە هەموو لایەکی قبوڵ کا و خوای گەورە سەربەرزتان کا و چاو و دڵ و جانی مسلمانان بە ئێوە ڕۆشن کا و ئینشاءڵڵا ببنە سەبەبی هیدایەت و سەبەبی کاری گەورە و دەوڵەتی گەورە لە مستەقبەلا. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.